بەخێر بێنەوە ڤیدیۆیەکی نوێ ئەوڕۆ ریاکشن ریڤیویەکی تەقریباً خوێندنەوەیەکی بچووک بۆ فیلمێک دەکەم کە پێویستە هەموو کەسێک ببینی لە ژیانی هەموو کوردێک پێویستە ببینی فیلمێکی ئەمریکی نییە فیلمێکی بۆلیوودیش نییە فیلمێکی میسریش نییە فارسیش نییە فیلمێکی تورکیش نییە فیلمێکی کوردیە دەتوانین بڵێن کورتە فیلمێکی کوردیە جێگەی شانازیە و شانازیان پێوە دەکەم و ئێوەش پێویستە شانازی بەو ستافە بکەن چەند کوردێک بە ئایفۆنێک بە چەند ڤیدیۆیەکی سادە بە ستایلێکی سادە ڤیدیۆ زۆر سەرنجاچێر دروست دەکەن کورتە فیلمی زۆر جوان دروست دەکەن کە سینەمای کوردی لەوانە تا کوێستە نەیتوانی دروستی بکە بەس لە کواڵەتی نییە بەستم لە بابەتە مەقسەد لەوە نییە کورد نەیتوانی فیلم دروست بکە دروستی کردیە بەڵام بەقەدەرە فیلمەی کاردانەوەی نەبووە نەکتێنە لەبەرەوەی فیلمەکە کۆمیدیە باڵکو لەبەرەوەی فیلمەکە زۆر ناوازێ خوشکان و برایانم ریاکشن وەروا خوێندنەوەیەکی بچووک بۆ چەناڵی یوتیوبی سەلمان ڤاین دەکەین یاخود سەلمان ڤاینس ئەکید بێگومان سبسکرایب چناڵی سەلمان ڤاینستان کردی ینی پێویست ناکە بەتان بڵێم سبسکرایبتان کردی خودنەوە پێویستشم بە ڕێکلامی من نییە بەری چناڵەکەیان ماشەڵڵای لێبی زۆر گەوریارتان دەرەچا ئەوهەمە ڤیوەی کە هەیتیان پێم وابی سبسکرایبیان کەمە دەکرێت بەلایکی دەبا ئێستا ملیۆنێک زیاتر بان و ئینشاءالله ئەو ساڵ دەگەنە 1 ملیۆن کاکە سەلمان و هاوڕێکانی ئۆکەی نوێترین ڤیدیۆیان وەکوتم ئەو ڤیدیۆیە بەنای بەزمی فیلمی هندی زیاتر لە 1 ملیۆن و 300,000 ڤیوی هەیە کە دوی ئەو مانگەی بڵاوکرێتەوە 56,000 لایکی لەبۆ هاتیە و 5,000 کۆمنتی لەبواتی لە چەناڵی فەرمی سەلمان ڤاین بۆ تکا دەکەم ئەگەر لە هەر شوێنێک ڤیدیۆیت بینیوە لە فەیسبوک یاخود لەو ڤیدیۆی من کەوا سەیری دەکەی لە هەر شوێنێک بینیوتە ئەگەر لە چەناڵی سەلمان ڤاین نەتبینیوە تکا دەکەم بڕۆ لە چەناڵی سەلمان ڤاین لێ بینەری بە ڤیدیۆ ئەسڵێکە لەوەیە بۆی هەموو ڤیو بۆ زیاد بێ وان پشتگیری بکەم بەداکردنی لایک هەمومان پێویستە لایککەین ئەوەی بەدڵمە لە فیلمەکەی کە دروستیان کردیە سادەی سەلمانی و هاوڕێکانی وەرو ئەو شوێنی کە تێدا دەژین بە سادەی نیشانی دەدەن و شتێک ناکەم کە فەیک بێ ئەو شتێک کە ژیان ڕۆژانەمانی تێدا بێش خەڵکی زۆری بەدڵە چیرۆکەشی بەگشتیم باسی سەلمانی دەکە کە دێبستە هیندستان بگەڕێتەوە و ئەفکاری نوێ بیرۆکەی نوێ لەگەڵ خۆی بینی و هاوڕێکانیشی نوانیان زۆر جوانە بەڕاستی و مستقبلشی زۆر باشیان دەبی ئینشاءالله حەز دەکەم هەر کەسێکەوە پرۆدەکشنی فیلمی هەیە زۆر هاوڕێ هەیە لە فەیسبوک دەبینن کە دایان ناسم کە پرۆدەکشنی فیلمیانە و ڤیدیۆ دەبینن بێگومانەوەی من تکا دەکەم پشتگیریان لێ بکەن یارمەتیان بدەن پارەیان بۆ تەرخام بکەن کاری گەورەتر دەکەن ئەکید من لەوەی ئەو لێرە سەلمان دەگەڕێتەوە برادەرەکانی دەچن پێشوازی لێ دەکەن و دیمەنی پێشوازیکردنەکەش زۆر تەکنیکێکی جوانی بەکارهێنە سادەیە بەڵام زۆر جوانە کەتەکانیان زۆر جوانە بەڵام ئەو شتێک کە زۆرم بەدڵ بوو پێم وا زۆر فۆنیش بوو بەڕاستی ئێرە ئەو دیمەنەیە کاتە کە دیمەنی چاویلگەکەی عینەکەکەی دەست سەلمانی ئەجا ڕاستێکی لەگەڵ چەند هاوڕێیەکم کاتەکە ڤیدیۆم پێپشاندان کە ئەوان کەسی پرۆفشناڵن لە بواری لە کامیری ئەوشتانە نێم پرسین بەس پێم بڵێ ئەو تێکیان کووەرگرتیە ئەو ڤیدیۆ چەوەجیە من دا کەسە بە سەلمان نەوتیە کە چۆن ئەو کاری کردیە بەڵام بیرۆکەیەکم هەیە بزانم پێتان دەڵێم بیرۆکەی مچێکە ئەو ڤیدیۆیان کۆ تەسویر کردیە فرەدانەکە ئاسانە چەند جارێک لەختەکەیان دووبارە کردیتەوە بە شێڵی زۆر جوان هەمان شتیان دووبارە کردەوە بە کامیرە لە شوێنی جیاواز ئەها دێتە سەر دوومچاوی ئەوە دوو شتە یانیش ئەوە پێم وابی دیمەنەکەیان پێچەوانە کردیتەوە ئەو دیمەنە عکس دەڕوە چاویلگەکە بەخۆی لەسەر دوومچاویتی و یەکە ڕاکێشیە مەسەن داوەچیان پێ کرد ڕاکی عکسیان کردەوە یان ئەوەیە عکسەکەش پێ ناچی لەبەر کارڕاتم شایکی ئەو ئەوانەی پشتەوە بکەم زانم عکس دەڕۆن ناوەڵاوان عکس ناڕۆن نازانم کۆویشیان کردیە بە زۆر جوانە ئافیە لازای فیلمە هیندیەکان دەکاتەوە بێگومان شتێکی زۆر جوانە و ئەو دیمەنە زۆر جوانەکەەوە بە ئەوەی قسەی دەکاتن بە زمانی هیندی قسەی دەکا کاردانەوەی ئەو هاوڕێی زۆر جوانە لێرخوارە زۆر جوانە ریاکشنیە زۆر جوانە زۆر خۆشوە دەرێ دەڵێ ڕۆسە کوردیەکە و کە نایەتەوە سە کوردیەکەی برادەرەکەشی دەڵێ ئۆکەی ئێستا عیلاجی دەکەم تێکەری کردیە تا بە شەقەش کرد سارەتەوە زۆر جوانە و یەک لە دیمەنە جوانەکانی ئەوەش یەک لە دیمەنە هەرە جوانەکان کە پێم وایە شتێکی زۆر کیباریان کردیە لە وەستایلی خۆیان کە گەشتەکە دەکاتن و کات و زەمانەکە دەگۆڕدرێ بەڕاستی شتێکی زۆر جوانە ئێستاوە لە هاوینە هەدەڕوە بۆ پاییز ڕەنجیان گۆڕی بۆ زستان ڕەنجیان گۆڕی بارانیان زیاد کردیە بەس بچی منابش ڤیدیۆیەکم هەیە باران دەباری تەڕ نابم بز لە قتێرەوە هەیە سەلمانتەر راوی بەس باران دەباری دەست تا خۆش زۆر جوانەیرە
ئەو بە بەهار ئەسانی فێکتیاندانەیە هەتا دەگاتە شوێنەکە وەکو فیلمی هیندیەکانە زۆر جوانە و ئەو دیمەنەش جوانە بەڕاستی ئەوەشم بەدڵە مۆنتاژیان زۆر جوانە بەڕاستی کەتەکان زۆر جوانن جوانە ئۆکەی زۆر جوانە ئافرین دەستا خۆش وڵای شتێکی زۆر جوانیان کردیان یەک دیمەنی دیکەش هەیە کە سەرسامم پێی دیمەنی فیشەکەیە کە لاسای ماتریکس و ئەویان کردیتەوە بەڕاستی جوان بوو لە بۆ تەکنیکی کە بە مۆبایل تەسویر کرێ بۆ چەند گەنجێک مۆنتاژ کردیە کەی سەرسام پێی ئەسەرانە زەوەتان بینی زەمیم نییە ئەوە دادنێ سەری ئاینەوە بەس لە فیلمێکی لەو شێوازە کە ئەو تەکنیکە تێدا بەکار بێ شێوازی دارانی کامیری کەوا تەسویر بکرێتن و حسابی لە تەسویرەکەی ڕاحسابی گولەکەی بکرێتن دوای لە مۆنتاژ کە دایدەنێن جێگەی ئافەریمە لە بۆ چەند گەنجێکی کە نەچوینە کولی سینەمای هیچ شتێکی گەورەیان نەکردیە وەکو فیلمی گەورە شتانە چەند گەنجێک بتوانە کار بکەن ئافەریم نەبووە لە کوردستان کتابەتی شاری خۆشەویستیکە کوک کاردانەوەی سەلمانی بەرامبەر گولەکەی و ڕێخستنێک شتەکان زۆر جوانەوە پێرفێکتیانی نەیە دەستان خۆش شەش زۆر جوانە چەندە پێویستیان بەوەی نییە من پێیان بڵێم دەستان خۆش بەڵام لاین خۆمە هەوڵ بزەم بە هەموو پشتگیریان بکەین شتێکی دیکەشی تێدایە کە لە ڕووی چیرۆکەوە نامی باسیکەم وەک تقریبا سەلام منتیخەی سپۆیلی مەسەلەی دموچاوەکەی کە ئەوانە برانە وەکو فیلمە هیندیەکان ئەو بە شەڕ دێن ئاخری برا دەردەچن و باب دەدەچن ئەو شتم بەدڵ بوو لەبەرەوەی فیلمە هیندیەکان عادەتەن وانە و ئەو دیمەنەش زۆر جوان بوو کە پێویستی بە کارەبای هەیە دوو نعلیان کردیتە کارەبا تاوەکو زندی بکەنەوە بە لێخشاندن کارەبای دروست دەکەم دەرێ ئانەمەی ژاپۆنیە نعلی کارەبایی کاردانەوەیان زۆر جوانە بەڕاستی ینی فیلمێکەوە مەسەلەن دەقنووسینی تێدا نییە بەو شێوازەیە دەقنووسینی تێدا نیە هەمووی تەسویرە و کتێکەکان و پلانی ئەو تێکانە مەسەن تێکمە بەستم شۆتەکان دیمەنەکان ئەو دیمەنە لێرە تەسویر بکەینەوە لێرە تەسویر بکەین ئەو هاوی ئەو قسەیە هەیە ئەنفەریمی دێ بەڕاستی کە کاتەکەشیان زۆرە 22 خولەکە سەمایەکەشیان زۆر جوانە بەکارهێنانی ئەو مەحەتی قیتارەش دەستان خۆش بەجددی بە هیندستان دەچی ئەو دیمەنانە جەوەکی هیندی دەدا ئەگە ئەوە بزەم دەنجی خۆتی بەکارهێنەرە بۆ گۆرانی بەس دەنجی زۆر خۆشە ئەو دیمەنە یعنی پسام کاتەکە ئەو لە قتێن دیت باشە هەر یەکسەر پسام ئۆکەی بەزمیرۆکەی شاز و جوان بەزمی تازە و کۆمیدیە ئەیکەینە فلیم بۆتان تەماشا دووچایەکە وتا قۆڵ عافیە ئۆکەی ئەو دیمەنە پسام ئەوە God damn ڕاپەکەشی زۆر خۆشە داش بێگومان دەبی شایە کوردێکە شتێ داوی چون ڤیدیۆکانیان تێدایە عافیە لە بۆتان زۆر ئافرین لەبووە ئەوەش هەڵەکانەکە دووە ئەوە شتێکی زۆر خۆشە کە هەڵەکان دادەنێن خەڵک حەز دەبی بینێربی من هەر 22 خولەکە ڕێکم سەیر کرد بەبێ ئەوەی پاوەسی بکەم ڤیدیۆکەی دەستخۆشیان لێ دەکەم وەکو کورتە فیلمەکە گەنجێک دروستی کردیا دەتوانین نمرەی دە لە دەی پێ بدەین ئافرین لە بۆیان هیوادارم شتی جوانترتان لێ ببینن شتی گەورەتریان لێ ببینن و هەر کەسێکەوە پرۆدەکشنی فیلمی هەیە بەرهەمهێنەری فیلمە یاخود لەو مەجالە کار دەکات یاخود دەتوانی پارە سەرف بکە وەکو پرۆدیوسەر بەرهەمهێن حەزی لێ بیرۆکەی دروستکردنی فیلمیە چکە ماوەی لە کوردستان خەڵک زۆر حەز لە دروستکردنی فیلمە تکا دەکەم پەیوەندیان پێوە بکەن فیلمێکی گەورە دروست بکەن بەڕاستی ئەوانە مستەقبەڵێکی زۆر باشیان هەیە و ئینشاءالله هەر هەمووتان پژگیریشیان لێ دەکەن چاوتان ماز دەکەم سپاس بۆ بینینەوە ڤیدیۆ تکا دەکەم دگمە لایک سەبسکرایب لەبیر نەکەن تا ڤیدیۆیەکی دیکەم خواتان لەگەڵ